سەرکۆ سەحەر ڕۆژێکی نوێتان باش دیارە ئێمە ئێستا لە هۆڵی مستەفا زەڵمی لێرە دومین فستیڤاڵی ئەدەبی ژنان بەڕێوە دەچێت کە ماوەی زیاتر لە چەند مانگێک ئامادەکاری بۆ دەکرێت ئەوەی کە هەیە ئێستا هۆڵی دکتۆر مستەفا زەڵمی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە نووسەران ئەدیبان و خاوەن قەڵەمە جوانەکان ئەوانەی کە لە دنیای ئەدەبیاتە دەنووسن لێرە لە هەڵەبجە میوانن بە ئامادەبوونی لێپرساوانی حکومی و حیزبی و تەواویان لێرە ئامادەییان هەیە بۆ ئەوەی کە پاش چەند دەقەیەکی دیکە فستیڤاڵی دووەمی ئەدەبی ژنان کە بەڕێوە دەچێت لێرە کار و چالاکیەکانی دەست پێ بکات لێرە دیارە ژمارەیەکشر بەشداریان کردووە چ بە شەعر چ بە لای کۆڵینەوە کە بەرنامەکان بۆ ماوەی یەک ڕۆژ بەردەوام دەبێت من سەرخەڵ غەفار بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەم لەگەڵایە ماسە سەرخەڵەکرێ پێم بڵێ فستیڤاڵەکە خۆی لە چیدا دەبینێتەوە و ئەمساڵ دوهەمین ساڵ کێنەوانەی کە بەشداریان لە فستیڤاڵی دووەمی نییە ئەدەبی ژنانە کردو. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە بەردەوام لە ڕووماڵی کار و چالاکیەکانماندایە بۆ خۆتان نەزانە ئەمە دووەمین فستیڤاڵی ئەدەبی شاعری ژنانەکەوە لە بۆ خاتونەکان سازکراوە ئەم فستیڤاڵە ئەوەی جای ئەکاتەوە لە فستیڤاڵی یەکەم ئەمساڵ لە ڕێی بانگەوازەوە داوامان کردووە تەواوی خاتونەکانەوانەی ئانەوێت لە دووەمین فستیڤاڵی ئەدەبی شاعری ژنانە بەرهەمەکانیانمان بۆ بنێرن ئەو بوو کۆمەڵە بەرهەمێکی زۆر لە شعری خاتونەکانمان بەدەستگەیشت تەواوی ئەم بەرهەمانە بە ئامانەتەوە ڕادستی لیژنەیە کرا بۆ ئەوەی گوڵبژێری ئەو بەرهەمانە بکەن بە سوپاسەوە لیژنەی شارەزا و پسپۆر کە لە خاتونەکان خۆیان پێکات بوون هەشت بەرهەمیان بۆ ئێمە سەنگانی شەرژنا باڵە تەواوی لیژنەکانمان لە خاتونەکان خۆیان پێکاتون و ئەو هەشت بەرهەمە دابەشکرا بەسەر دوو لێکۆڵەری ئەکادمیست کە هەر لە خاتونەکان خۆیان پێکاتون ئەوانیش لێکۆڵنەوەیان لەسەر ئەو کۆبەرهەمانە کردووە لە دووتوی کتێبەکە ئەمڕۆ ئەخرێتە بەردەسی میوانە بەڕێسەکان. بەڕێبەتی گشتی ڕۆشنبیری هونەر ماوەیەکی زۆرە زۆر گرنگی بە ئەدەبی ژنان و هونەری ژنان چالاکیەکانی بواری تایبەت بە ژنانەدات ئەمە لە بەرمەبنای ئەو خوێندنەوە واقعی ئێوەیە بۆ دۆخی ژنان کە دەبینن ئێستا هاوشانی پیاوان شان بەشان لە دنیای ئەدەب و معریفەدا بوونیان هەیە و چالاکیەکانتان بۆ ژنان هەمیشە هاوتەری بە لەگەڵ و چالاکیانی دیکە دەڕوە بە تەواوی وایە و بەڕاستیمانەیە گۆڕانکاری لە هەر کۆمەڵگایەکە بکەین ئێمە پێویستە خاتونەکان پێشنگمان خاتونەکان پێشەما بن خاتونەکان مامۆسامان بن بۆیە ئەبێ ئێمە گرنگی تاوا بۆ بابەتە بدەین. چالاکیەکار تەنها یەک ڕۆژە خیانەت چالاکیەکە یەک ڕۆژە خیانەت بەڵێ سەرکەوتوون بە هیوای کاری جوانتر دیارە لێرە ئەوەی کە هەیە تەواوی ئامادەبووان و میوانان گەیشتونەتە هۆڵی مستەفا زەڵمی لێرە بە شوازێکی زۆر باش ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە فستیڤاڵی ئەدەبی ژنان کە لە ژێر دروشمی ژنان تەنها بە قڵمی خۆیان ڕاستەکانیان دەنووسنەوە کار چالاکیەکان دەست پێ بکات و ئەوەی کە ماوەتەوە ئاماژە پێ بکرێت فستیڤاڵی ئەدەبی ژنان توانێتی گۆڕانکارێکی نەوەعی بکات لە قۆناغی یەکەمەوە لە فستیڤاڵ یەکەمەوە فستیڤاڵ دووەم فستیڤاڵی یەکەمی ئەوە بوو کە زیاتر ئەو شاعیرانەی کە بەشداریان دەکرد خۆیان لێرە بەڕێبەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بانگێشتنامەی بۆ ناردوون بەڵام فستیڤاڵی دووەم بانگێشتنامەیەکی گشتی بوو بە تەواوی ژنانی هەرێمی کوردستان کە ئەتوانێنەوەی خاوەن قەڵەمە لێرە بەشداری بکات بۆیە خۆشبەختانە هەشت خانمی ژن بە شەعر ئەمڕۆ لە دووەمین فستیڤاڵی ئەدەبی ژنانە بەشداری دەکات و دوو خانمی ژنیش بە لێکۆڵینەوە بەشداری دەکات سەبا ئەگەر تەلەفۆنەکەت تەواو کە ئێمەیە ڕاستەوخۆ لەگەڵ تا بتوێم بزانم قەبان سەبا سەرکۆیەکێکە لە خانمە خاوەن قەڵەمە زۆر جوانەکان کە نووسینێکی زۆر جوانی هەیە چ لە دنیای شاعر چ لە دنیای چیرۆک و یەکێکە لە نووسەرە جوانەکانی ژنان و هەمیشە نووسینەکانی سەبا کاریگەری خۆیەوە وجودی بۆ خاوەنی چەندی خڵاتی زۆر باشیشە سەبا ئەگەر پێم بڵێ لیژنەی هەڵسەنگاندن لە کێ پێکاتبوو بۆ بابەتەکان و چەند بابەتان بەدەست گەشت بەگشتی سەرەتا سوپاس بۆ کورسات دەمێکە من مقابلەم نەکردەوە خۆم لە ڕاگەاندن دوورخسوەتەوە ئێمە بۆ دووەمین فستیڤاڵی ئەدەبی ژنان جیاواز لە فستیڤاڵی یەکەم کە خۆمان شاعیرمان هەڵبژاردن فستیڤاڵە ئێمە ڕیکلاممان بۆ کرد بانگەوازمان بۆ کرد ئەوە بوو 19 خانم دەقیان بۆ ناردین هیوایان هەبوو بە 2 دەقیوایان هەبوو بە 3 دەق بەشداری کردبوو هەشیان بوو بە 1 دەق بەشداری کردبوو ئەم دەقانە
خرانە بەردەم خاتو چنوور نامێق خاتو ڕۆژ هەڵەبجەیی بەندەش پێکەوە ئەمسیانە دەقەکانمان جیا کردەوە پێویستمان بە 8 دقی پوختی خانمان هەبوو 8 دقمان هەڵبژارد پاش هەڵبژاردننی دەقەکان لەگەڵ دوو لێکۆڵی خاتونی لێکۆڵەر قسەمان کرد هەرێکی 4 دقمان خستە بەردەستیان ئەوانش قسەی خۆیانیان لەسەر دەقەکان کرد و بۆیان گەڕاندینەوە ئێمەش وەک بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە دەقەکانمان کردوتە کۆبەرهەمێک و هەم شیعرەکان و هەم لێکۆڵینەوەکان ئەمڕۆ لەم دیدارەیە بڵاوەکەینەوە واتە بە فیلتەرێکی زۆر باش ڕۆشتووە ئەمەوە نەبوو هەرکەس دەقێک بەدەستیەوە بگرێت و بێت و لە فستیڤالە بەشدارکە نەنا ئەم فستیڤاڵی ئێمە هەر بەڕاستی ویستمان جیاواز بین لە هەموو فستیڤالەکانی تر ئەگەر سبەی کەسێک لە زەمانێکی دوورە ویستی قسەیەکی هەبێ لەسەر شیعری ئەم ڕۆژانە ئەو شتەی کە زۆر پێویست بێدەسی بۆ بەرێت کۆبەرهەمەکەی ئێمە بووە کە بە شێوازێکی زۆر ئەکادیمی و پوخت شیکردنەوەی بۆ کراوە خوێندنەوەی بۆ کراوە تا چاپ کراوە یعنی هەموو شتەکانی بە فیلتەرێکی زۆر باشا تێپەڕیوە بۆ ئەوەی بتوانین خاڵ لەسەر پیتەکان دابنین و قۆناغەکە دیاری بکەین. دەستان خۆش بێت سەرکەوتوبن سەبات سپاسەوەی کە چەند ساڵێکیشە لە میدیا بەتووری یەکێکی لە قەڵەمە جوانەکان هەمیشە خامەت ڕەنگین بێت دیارە سەرکۆ ئێستا تر بەرنامەکان لێرە دەست پێ دەکات و لێرە کۆمەڵە چالاکیەیە چەند وتارێک پێشکەشەکرێت و دواتر تیوی مۆسیقای شنووروێ لێرە پارچێ مۆسیق و گۆرانی پێشکەش دەکات و دواتر خانمانی شاعیر 8 دقی شعری پێشکەش دەکەن و بەرنامەکانی پاشنیوەڕۆی ئەمڕۆژ لە سەعات 3ەوە دەست پێ دەکات و دوو لێکۆڵینەوە لەوێش پێشکەش دەکرێت و دواتر لیژنی هەڵسەنگان ئەنجامی فستیڤاڵەکە ئەخوێندنەوە و یەکەم و دووەمی شعر ئاشکرا دەکەن و خەڵاتیش بەسەر تەواوی بەشداربووانە پێشکەش دەکرێت.